جێهێشتنی ماڵ و مناڵ زوڵمکردن لە ئافرەت ئەمە ئیتر خوای گەورە لە یادی ناکات لە بیری ناکات سزاکەی زۆر زۆر قورسە هەر پیاوێکیش لە ڕووی شەرعەوە بچێت ژنێ بەسەر ژنەکەیە بهێنێت بیکاتە ژنی دووەم ئەبێ عەدل بێ لەگەڵ ژنەکەیە کراسێکی کڕی بۆ ژنی بچووکی ئەبێ کراسێکیش بکڕێ بۆ ژنی گەورەی یعنی ئەبێ عەدل بێ لەگەڵیانە لە ڕووی پارەوە لە ڕووی سۆز و عەتف و مانەوە لەگەڵیانە ئەبێ عەدل بێ بە هەموو شێوازێک زوڵمکردن زوڵمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ کۆمەڵە پیاوێکن لە قیامەتە کە ڕێ ئەکەن شیقه مائل واتە بەگێڕی ڕێەکەن ئەو پیاوانن کە لە ژنی یەکەم دوو ژنی هەبووە سێ ژنی هەبووە لە بینی ژنەکانە عەدالەت نەبووە زوڵمی لە یەکێکیان کردووە و مافی داوە بە یەکێکیان بۆیە لە قیامەتە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەو پیاوانە خوای گەورە بەگێڕی یعنی بەڕسوایی حەشریان ئەکات بۆیە ئەمە مەتاعێکی قەلیلە تام و لەزەتێکی کەمە بەخوا هەمومان ئەمرین قەسەمەن بالله واللهی چیت کرد بێت مسقالە زەڕەیەک لە خراپە لە چاکە ئەی بینیتەوە لە تای تەرازوتە ئەجا زۆر جار تۆ ئەو شتانە بەلاتەوە گرنگ نییە ژنێ بەجێ هێڵی بە 4-5 مناڵەوە وما كان ربك نسيا خوا لە بیری نەچووە وبدا لهم من الله ما لم يكونوا يحتسبون بەخوا لە قیامەتە شتی وا بەرچاوە دەکەوێت تۆ حیسابت بۆ نەکردووە لەم دنیایە ئەو کاتە هەرچەندێ بکێشی بەڕانی خۆتە هەرچەندێ بکێشی بە ناوچەوانی خۆتە پەنجەیش پەشیمانی بگەزی ئیسفادەی نییە بۆیە لە دنیایە وەکو پیاو بژین ئەم دنیایە ئیتر مەیدانێکە بۆ پەڕینەوە جسرێکە بۆ پەڕینەوە بۆ قیامەت و بۆ بەهەشت خۆشیەکی کەمی دنیا ئەوە ناهێنێتەوە کۆمەڵی مناڵ بێناسکەی لە ئیسلامە جائیزە تۆ ژنی دووەم بێنیت بەڵام جائیزە بڕۆی ژنی یەکەمت دووەمە یعنیت ئەنجا کە بۆی دەرەکەوێ ژنی یەکەمی باشە ئەنج چیەکە ژنەکەی تەلاقەدات ژنە بچکەکەی تەلاقەدا یا بخەبێت حەق و مافی لێزەوت دەکات بۆیە لە خۆت هەر کەسێ لەخوا بترسێت ناتوانێت زوڵم لە ماڵ و مناڵی بکات ناتوانێت زوڵم لە مێشولەیە لە مێرولەیە بکات